پێشیش ئاماژەمان پێدا و راپۆرتێکیشمان هەبوو لەسەرکردنەوەی دوو نەخۆشخانە لە سلێمانی بەسەرپشتی قوبات تاڵبانی جێگری سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دوو نەخۆشخانە لە شاری سلێمانی دوو نەخۆشخانە با بڵێن لە شاری سلێمانی کردەوە کە نەخۆشخانەکان بریتین لە نەخۆشخانەی هەناوی و هەروەها نەخۆشخانەی منداڵان کام دوو نەخۆشخانە بەڕووی هاوڵاتیانی شاری سلێمانیدا کراوێ و خەڵکی پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستانیش ئەتوانن چارەسەری پێویستی لێوەربگرن هەروەها نەخۆشخانەی هەناوی یەکێک دەبێت لەو نەخۆشخانانی کە لەسەر ئاستی عراق سێم دەبێت و ئاستی خزمەت گوزاری لە ڕووی کوالەتیەوە لە ئاستێکی بەرز دەبێت و نەخۆشخانێکی پسپۆری و وردە چونکە پزیشکەکانی نەخۆشخانەکە خاوەنی بڕوانامەی بەرزن ئێمە گفتوگوی زیاتر لەسرم تەوەراکەین لەگەڵ هەروەها چەند بابەتێکی دیکەش باز دەکەین لەگەڵ تایبەت بە بەرزبوونی ئەمریکانی کۆرۆنا دووبارە هەروەها زانیاریەکان سەبارەت بە نەخۆشی کۆلێرا لە ئێستا دەکا بڵاوە لە هەرێمی کوردستان ئەچینە لای میوانەکەمان دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کە ڕاستەخۆ لەگەڵمانە دکتۆر بەخێراتی دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت دکتۆرکردنەوەی ئەم دوو نەخۆشخانەیە گرنگیەکەی و هەروەها جیاوازیەکەی بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش خۆ لە چی دابینێتەوە سپاس بۆیە بەر لە دەستپێکی بەرنامەکە پێم خۆشە پرسە و سەرخۆشی لە دوو بنەماڵەی پزیشکە لە هەفتەی ڕابردوو جانیان لەدەستداوە دوو توانایی تەندروستی لە ناوەندەکانی تەندروستی کەم بووە بەداخەوە لێرەوە پرسە و سەرخۆشی ئاراستە بنەماڵەکەیان و بەناوی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیشەوە پەژارە و خەمی خۆمان ڕاگەین. ئێمە لە ماوەی ڕابردوودا دەمێکە سەرقاڵی ئەم ڕۆژانەی کە ئێستا بەرهەم هاتووەوە ئەوەی کە هەیە ئێمە دوو پرۆژەی زۆر گەورە استراتیژی ئەتوانم بڵێم لەسەر ئاستی هەم عێراق و هەم هەرێمی کوردستانیشە پسپۆڕی گرنگن و نەخۆشخانە و سەنتەری گرنگن ئەوەی کە ئێستا هەیە ئێمە لە سنتەرەوە کردمان بە نەخۆشخانە ئەوەی کە کۆندامی هەر سوودجگەرە تایبەتە بەوە چ لە ڕووی نەشتەرگەریەوە چ لە ڕووی هەناویەوە تێکەڵمان کردوتەوە توانم بڵێم شتێکی زۆر باش و زۆر دەقیقی لێ دەرچووە و نەخۆشخانەکە لەسەر ئاستێکی باڵایەوە پسپۆڕی وردی تایە و ئەتوانم بڵێم لە ئایندەیە هەنێک لەو نەشتەرگەری و لەو جۆری تەداخورکردنی هەناوبینی یەتە ئەو نەخۆشخانەیەوە کە لەسەر ئاسی جیهانیشە لە ڕیزی پێشەوەدان خزخانەکە ئێستا بریتە لە سێ هۆڵی نەشتەرگەری گەورە دوو هۆڵی تایبەت بە هەناوبینی کۆڵۆن دوو هۆڵی تریش تایبەت بە هەناوبینی گەدە و جگەلەوە بەشی تیشک و سۆنەر و تاقیگە و سیتیسکان و بەشی مانۆمتریکە پێڵێن هێڵکاری بۆ سوورێنچک ئەمانە هەمووی کە لە بە تایبەتی مانۆمتریەکە ئێمە لە سەر ئاستی هەرێمی کوردستانە توانم بڵێم لە هەموو هەرێمی کوردستانە نەخۆشەکان ڕووەکەنە سلێمانی و ئەمە زۆر گرنگە بۆ ئەنجامدانی نەشتەرگەری پێش نەشتەرگەری بۆی بتوانین بە سەرکەوتوی نەشتەرگەریکە بۆ ئەم نەخۆشخانەیە نەخۆشخانەیەکی پسپۆڕی وردە و جگە لەوەش هۆڵی نەشتەرگەریەکە زیاتر لە 8 پزیشکی نەشتەرگەری تایبەت بە هەر سوودجگەر لەو نەخۆشخانەیە ئەتوانم بڵێم کارەکەن و ئێمە بۆ ئایندە هەموو ئەو شتانە و نەخۆشیانەی تایبەتن بە هەر سوودجگەر ڕوەکەنە ئەو نەخۆشخانەوە کە لەسەر ئاستی عێراقیشە ئەتوانم بڵێم لە یەکێکە لە سنتەرە هەرە پێشکەوتوەکان و ئەتوانم بڵین خزمەتێکی زۆر باش بۆ ئایندە پێشکەش بە سلێمانی و هەرێمی کوردستانەکە ئەمە بەرەو پێشچوونێکی باشە لە ڕووی تەندروستیەوە بۆ سلێمانی و تەسەوڕەکەین کە ئەمە هۆکارێک بێ بۆ گەشتیاری تەندروستی بۆ ناوچەی سلێمانی. دکتۆر لەگەڵکردنەوەی ئەو نەشتەرگەریانی کە پێویستە لەو نەخۆشخانەدا هەبێت هەمویان بەردەستن یاخود لە داهاتوە بەشەکان گەورەتر دەکرێت و نەشتەرگەری تری تێدا ئەنجام دەدرێت و دیارترین ئەو نەشتەرگەریانی کە لە ئێستاداش ئەنجام دەدرێن چین؟ ئێمە زۆربەی نەشتەرگەریەکان پێش ئێستاش کراوە لەو سنتەرەیە بەڵام ئەو وەکو سنتەر بوو واجگەلەوە تێکەڵاویەکە بوو لە نەشتەرگەری هەر سوودجگەر چکە لە زۆربەی نەخۆشخانەکانی تریژا کرا بەڵام ئێستا ئەتوان بڵێم لە یەک شوێناکۆ کراوەتەوە بۆی بتوانرێت بە شێوەی تیم کار بکەن بە ئەو نەشتەرگەریانی کە زۆر ینی بەڕاستی قورسن زەخمن لەوێ ئەنجام بدرێ ینی تەنانەت
بۆ ئایندە مەسلەی زەراکردنی جگەر و ئەوانش هەر لەوانەیە ئێمە بتوانین هەنگاوێکی باش بنین بۆ ئەوە کە پەیوەستە بەو شوێنەوە ئەو نەشتەرگەریانە بەڕاستی لە دەرەوە هەم کولفەی زۆرە بۆ خەڵکی هەم ئاسانیە زۆر خەڵکی ڕووی لە دەرەوە کرد بۆ نەشتەرگەری توانم بڵێم بۆ ئایندە ئێمە کە بە شێوەی تیم پزیشکانمان کار بکەن ینی تواناکان کۆکرێتەوە توانەکان لێ شوێنە بەکارێت و ئەزانێت چیەکرێت چ لە ڕووی زانستی شەو پێشکەوتنی باشتر بەخۆیە بینێ. باشە دکتۆرە گەربین باسی هەردوو نەخۆشخانەکە بکەین ئەو پێداویستی پزیشکیەکان یاخود پێداویستی تاقیگەی لە هەردوو نەخۆشخانەکەدا بەپی پێویست دابین کراوە تا گەرێکێک بێوێت پشکنینێک بە ئەنجام بات پێویست ناکاپچێتە دەرەوەی نەخۆشخانەکان جاین بدات زۆربەی پشکنینەکان زۆربەی ئەوەی کە پەیوەستە بە مەسلەی کۆندامی هەرسوچگەر لەو شوێنە دابین کراوەوە وەکووتم هەنێک ئامێری تاقیگەی و هەناوبینی و شتی تر هەیە کە نەشتەرگەری پێ ئەنجامەدرێ لە ڕێگەی هەناوبین و لە ڕێگەی ترەوە کە تا ئێستا نەگەیشتۆتە ئێرە توانم بڵێم لە جیانی شاتازەوە دەست پێەکە ئێمە لە هەوڵی ئەوە دایم بتوانین ئەو شتانەش دابین کە هیچکە بەڕاستی پێشتریش هەوڵ درراوە بۆی زۆربەی ئەو وەکوتم مانۆمترێکێکەوەی هەڵکاری سوورێنچکە تا ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە سلێمانی ئەنجامێدەین و کاتێکی زۆری شێوەیانی ڕۆژانە ئێمە توانین یەک نەخۆش هێڵکاری سوورێنچکی بۆ بکەین هەرچەند ئەو نەخۆشی کە پێیوەستە بە هێڵکاریەوە کەمن بەڵام گرنگەوەی ئێمە هەمانە نەخۆش نانێرینە دەرەوەی هەرێمی کوردستان بۆی ئەم پشکین ئەنجامداوە ئێمە لە هەوڵی ئەوە داین بتوانین زۆربەی ئەو پشکینانەی کە پێویستە لەوێ کۆیکەینەوە. باشە مەڕەچاوی نرخ کراوە لە بۆی کە هاوڵاتیەک بۆ نمونەگەر کەم دەرامەت بە سەردانی و نەخۆشخانانە بکات پارێکی زۆر یاخود کولفێکی زۆری تێنەچێت بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەی. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە لە کاتی بەیانیانە کە داوامی فەرمی خۆمانە ئەمە خزمەت گوزاریەکان خزمەت گوزاری خۆڕین ئەوەی کە وەرەگیرێت ڕسوماتی ڕەمزیە بەڵام بۆ دوای نیۆڕۆ ئەتوانین بە شێوەی نیمچە تایبەت ئەو نەشتەرگاریانە ئەنجام بدرێت کە نرخەکەی ینی نیوەی نرخی نەخۆشخانەی تایبەتە کە بەڕاستی ئەمە گرنگە بۆ هەم وەکو بەکارهێنانەوەی ئەو داهاتە بۆ ئەو سنتەرە بۆی بەردەوام بێت لە پێشکەوتن و بەردەوام بێت لە ینی خۆ ئەساسکردنەوە بۆ شتی تازەتر چکە ئەو نەشتەرگەریانن لە هەموو دنیاە ینی بە نرخێکی گران ئەکرێت تەنانەت یەک نەشتەرگەری کە گەدە یاخود هەناو بۆ نەخۆشە بکرێت لە بەشێک لە نەخۆشخانەکانی دەرەوە سەر و 6 ملیۆنی تێچێت تا ئاگاتە 10 ملیۆن و زیاتریش ینی لەوێ توانم بڵێم بە نرخێکی نیمچە تایبەت پارەکە بەو شێوەی نییە کە لە نەخۆشەکە وەرەگیری ئەشتوانرێت لە بەیانیانە بەڵام خۆتان نەزانن ئەگەر ئەم سنتەرە وەکو تاکە سنتەر بمێنێتەوە لۆدێکی زۆر یەکەوێتە سەر بە ناچاری کۆمەڵێک نەخۆشە سنە نیمچە تایبەتەوە خەڵکی ژێ خۆی داوای ئەوواکە کە بە شێوی نیمچە تایبەت نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت. باشە دکتۆر ئەو خزمەتانی کە لە نەخۆشخانەی مناڵان کە تازە کراوەتەوە پێشکەش بە مناڵان دەکرێت ئەوانە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بەسپاسەوە نەخۆشخانەی مناڵان ئەوەی کە ئێستا ڕاوێژکاریە و وەکو پێشوازیش فریاکەوتن بەکارێت بۆ مناڵان ئێمە لە ماوەی ڕابردووە خۆتان بینیتان لە دو هەفتەی ڕابردوو بە تایبەتی بەوەی کۆرێراوە ژمارەیەکی زۆر مناڵ داخلی نەخۆشخانە بووە نەخۆشخانەی مناڵان فریای وەرگرتنی ئەم هەموو نەخۆشە ناکەوت تەنانەت کارگەشت بۆ سەرەوەی کە جێگا نەمێنێ بۆ داخلکردنی نەخۆش ئەم پرۆژەیە کە ماوەیەکی زۆرە چاوەڕێین کە دەستخۆشی لە هەم کۆمپانیای کە پارەکەی بۆ دابین کردم لە پارێزگاری سلێمانی و هەموو پزیشکان و کارمەندان و ئەوانەی کە ماندوو بوون بە کارەکەەوە دەستخۆشیان لەکەین جێگەی دەستیان دیار بوو بەرهەمێکی باشیێنە ئەوەیە کە ئەو شوێنە بەشی خوارەوە بریتە لە تاقیگە و تیشک و سۆنەر ئەمانە بەشی ناوەڕاستی زیاتر وەکو توانم بڵێم ڕاوێژکاری بەکارێنین ئێمە پزیشکی پسپۆڕی بەشەکانی مناڵانی تیادا ئەنیشێت خەڵکی توانن مناڵەکان سەردانی ئێوە بکەن و بەشی سەرەوەی کە بەشی پێشوازی و فریاکەوتنە ئەمە تایبەتە بە داخلکردنی نەخۆش کە زیاتر لە 30 بێت لە خۆیەگرێ و جگە لەوەش وەکو تەواریش بەکارێت.
باشە بە شێوەیەکی گشتی لە ئێستادا لە نەخۆشخانەی مناڵان ئەکرێ بڵێن تەواوی خزمەتەکان لەوێژ لە بەردەستە بەڵێ بە دڵنیاییەوە ئێستا تەواوی پسپۆڕیەکان لە سنووری بەڕێبەراتی تەندروستی سلێمانی پێشکەوتنی باشیان بەخۆ بینیوە و ئێمە لە هەوڵداین زۆر لە پسپۆڕی وردەکانی مناڵان بۆ ئایندە پزیشکان بنێرین بۆ ئەو بەشانە بتوان بخوێنن لە پسپۆڕی وردەکان مەسەلەی دەمار مەسەلەی تایبەت بە نەخۆشی تایبەتی مناڵان یعنی پسپۆڕی مناڵانی پسپۆریە لەبەرەوە ئێستا توانم بڵێم نەشێرگەری مناڵانیش لە سلێمانی پێشکەوتنێکی باشی بەخۆ بینیوە لەبەرەوەی کۆمەڵێک پزیشکی نەشتەرگەری مناڵانیشمان ڕابردووە تەواویان کردو ئێستا دەست بەکارن لە زۆربەی نەخۆشخانەکان و ئێستا مەسلەی مناڵ بە تەواوی جیاکراوەتەوە کە جاران بەڕاستی پزیشکێکی هەناوی مناڵی شیەبینی و بە پێچەوانەشەوە مناڵ بە سەردانی پزیشکی تریە کرد ئێستا لەبەرەوەی هەموو شاریەک پێیا بووە هەم ئێمە توانی ومانە ئەو بەشانە جیا بکەینەوە مناڵانیش خزمەتێکی باش پێشکەشەکەن دکتۆر بۆ هەرێکێک لەو نەخۆشخانانە ئەو پزیشکانی کە دام بنزرێنراون یاخود کاری تێدا دەکەن لە دەرەوەی وڵات یاخود هەمووی کوردن و لە ناوخۆی وڵات ئێوە هێناوتان و کار دەکەن لەو نەخۆشخانانەیە ئێمە هەموو تواناکانمان لە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی توانای ناوخۆی ینی پزیشکمان نییە لە دەرەوەی هەرێمی کورس ڕەنگە پزیشکێکمان هەبوو بێت لە دەرەوە تەواوی کردبێ و هات بێتەوە بۆ ئێرە بەڵام ئەوەی کە ئێستا لای ئێمە کارەکەن زۆربیان پزیشکی ناوخۆین پزیشکێن خەڵکی ئەم شارن یاخۆت دەوروبەری سلێمانی ئەمانە خزمەتەکەن لێرە هەمانە لە دەرەوە پسپۆڕیە ناوەتەوە هەمانە لە دەرەوە خوێندوێتی هاتۆتەوە ئێستا لێرە خزمەتەکە هەشمانە ینی لە ئێستا ئەوێ بچێت لە دەرەوە بخوێنەوە بە پێچەوانەشەوە لەبەرەوە ئێمە بەردەوام پزیشکی بیانی تێدانە نەخێر لە نەخۆشخانەکانی ئێمە پزیشکی بیانی تیانی باشە دکتۆر لە ئێستادا شەپۆلێکی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا عێراق خۆرێم کوردستان و چەند وڵاتێکی جیهانیشی گرتوێتەوە لێستادا هەمارەکان لە هەرێمی کوردستان لە بەرزبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چاستێکدایە واروەها هەوڵ و ڕێگە چارەسەرەکان بۆ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا چۆنە کۆرۆنا ئەوە نەماوە کە لە ڕابردووە هەبوو ینی بەڵێ ئامارەکان بەرزن و لە زۆربەی وڵاتانیشە ئامارەکان بەرزبوونەوە ئایا خۆی گۆڕیوە تۆ جاری شتریان نا بەڵام کۆرۆنا ئەو کاریگەریە خراپەی جارانی نەماوە و ئەمە معنایەوە نییە کە هاوڵاتیان خۆیان نەپارێزن چکە بەڕاستی ئێستاش گرنگ ئەوانەی کە تایبەتی خۆیان نەکوتاوە یا خودەوانی کە پیرن نەخۆشی تریان لەگەڵای نەخۆشی درێژخایانیان لەگەڵای ئەوانن کە بڵێن بەرگری لەشیان لاوازە ئێستاش پێویستەکە مەسەلەی خۆپارێزی بە شێوەیەکی باش وەرگرن یان خۆیان پارێزن لەو شەپۆلی تازەی کۆرۆنا و ئێمە لێرەشەوە هانی هاوڵاتیانە دەین کە بەردەوام بن لەسەر مەسەلەی خۆکوتان مەسەلەی خۆکوتان هەم لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە هەم لە ڕێی ڕاگەیاندنەکانی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیەوە زیاتر جەختی لێو کراوەتەوە و جیهانیش ئێستا تاکە ڕێگەی چارەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنای بەستۆتەوە بە مەسەلەی ڤاکسین بۆیە ئامارەکان لە ئەتوانم بڵێم لە 24 کاتژمێری ڕابردووایمە لە کۆی 406 پشکنین تقریبن 150 حاڵەتی پۆزتیڤە بۆ بەڵام خۆشبەختانە لە ماوەی 10 ڕۆژی ڕابردووە تەنها 2 حاڵەت داخڵی نەخۆشخانە کراون بۆی کۆرۆناوە ئەوانیش چارەسەری پێویستیان بۆ کراوە ینی تا ئێسێمە ئەتوانم بڵم لە ماوەی ئەم 2 هەفتەیە هیچ نەخۆشیێکمان نییە کەوت بێتە ژێر چاودێری چڕەوە کە ئەمە خۆی بەڕاستی هەممای خۆشحاڵیم ئەوەیە کە دەریێخاکە کۆرۆنا بەو شێوەیە کاریگەری وا بە قۆتی نەماوەتەوە بەڵام وەکوتم نازانین لە ئایندەیە چی ڕۆداگەر ئامارەکان بە شێوکی زۆر خراپتر لەوە بەرز بێتەوە نەخۆشی زیاتر داخڵە بیان باشە دکتۆر هۆکاری و بەرزبوونێت تا ساڕوون بۆ تۆ کە لە ماوەی 24 سعادا ئەو ژمارە زۆرە تووشی کۆرۆنا بوو بێت ئەمە خۆی لە ماوەی 24 کاتژمێرانیە طبعاً ئامارەکان کە بەرزە بنەوە کاتێکی ئەوێت تا ئەوانی کە پشکنینیان کردو لە ماوەی ئەو 24 کاتژمێرەیان بەڵێ ئەمانە لەوانەیە لە ماوەی هەفتەیەکە نیشانیان هەبوو بێت یان تا نەگەیشتۆتە ئەوەی کە تینی بۆ بێن نەچۆ پشکنین کە ئەسڵەن ئێستاش لەوانەیە خەڵکیێکی زۆریژە بێ نیشانەیە بێ و پشکنینیشی نەکرد بێ بە هەمان شێوە و
خەڵکێکیشێ ینی هەر نیشانەکانی بە شێوەی سوگ وەرگرتووە هەیشە چاکیش بۆتەوە و ناتوە بۆ پشکنین لەبەرەوە ئێمە هەم بۆ ئێمە گرنگە بزانین ئامارەکان لە چۆن لە چه ئاستێکان هەم بۆی بزانین بەرچاومان ڕوون بێ لە ئایندەیە چی بکەین و ڕێکارەکان تونندکەینەوە یان هەر دەکرێت بڵین ئامارەکان مەترسیدار نییە بابەتێکی دیکە هەیە کە زۆرێک لە هاوڵاتیان پرسە لایەن دەڵێن ئەوانەی کە دوو ژەمی ڤاکسینیان بەکارێ ناوەلی ئێستادا لەگەڵ جارێکی دیکە شەپۆلی کۆرۆنا پێویستە جارێکی دیکە ڤاکسین بەکاربێنەوە خۆی لە جیانە ئێمە ژەمی سێم هەر هەبووە بەڵام لێرە بە شێوەیەکی کەم ژەمی سێم وەرگیراوە ژەمی سێم ئەو ژەمەیەکە ینی وەکو توانم بڵێم وەکو بۆڵەسێک یاخود جورعەیەکی ئیزافی ئەدرێ بە نەخۆشیە بە خەڵکی ئاسایی بەس زۆربەی خەڵکی لێرە تەنها ناوەندە پزیشکیەکان نەتوانم بڵێم دۆزی سێمیان وەرگرتووە ژەمی سێم بەڵام ئەوەی کە ئێمە لێرە ئامۆژگاریەم ئەواناکەین کە دوو ژەمیان وەرگرتووە ژەمی سێمی ژۆرگرن بۆی بتوانن بەرگری لەشیان بە تەواوی بەهێز بەرامبەر کۆرۆنا. باشە بابەتێکی دیکە هەیە کە لە ئێستادا زۆر بەربڵاوە سکچون و ڕشانەوە کە نەخۆشی کۆلێراشی پێ ئەوترێت و لە هەرێمی کوردستان لە زۆربەی ناوچەکان ئەو حاڵەتانە هەیە لە ئێستادا ئاستی کۆنتترۆلکردنی و نەخۆشیە لە چ ئاستێکدایە. بەڵێ خۆشببختانە ئێمە وەکو تیمی بەڕێوەبەتی تەندروستی سلێمانی چکە ئێمە لەسەر ئاستی عراقیشە توانم بڵێم لە مەسلەی کۆلێرا و سکچون و ڕشانەوە زۆر لە پێش هەمویانەوە بووین بەڵام لە پێش هەمووشیانەوە توانی ومانە ئێمە بە شێوەیەکی باش کۆنتترۆلی بارودۆخەکە بکەین ئێمە توانی ومانە بە شێوەی تیم کار بکەین چی لە ڕێ بەڕێوەبەرایەتیەوە چی لە ڕێ دروستکردنی تیمەکانی ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگاوە ینی ئێمە تیمێکی هەماهەنگیمان دروست کردو لە بەنێوان بەڕێوەبەرایەتیە پەیوەندیدارەکانی تەندروستی و ئاو و کشت و کاڵ و ئەمانە بۆی بتوانین کۆنتترۆلی بارودۆخەکە بکەین و بە شێوەیەکی مەیدانی سەرچاوی بڵاوبوونەوەی نەخۆشیەکان کۆنتترۆل بکەین و لە ڕێی چارەسەریشەوە نەخۆشخانەکانمان چەک کردەوە بۆی بتوانین کۆنتترۆلی ئەو بکەین کە نەخۆش بە شێوەیەکی خێرا چارەسەر بکرێ خۆشببختان ناتوانم بڵێم لە 65 ئامارەکان دابەزیوە لە چاو هەفتەی پێش و ئەولاتر ئێستا کۆی گشتی نەخۆشانی کۆلێرە یاخود سکچون و ڕشانەوە لە سنووری پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بە هەر سێ نەخۆشخانەکەەوە ناگاتە 100 نەخۆش لەبەرەوە ئامارەکان بە شێوکی بەرچاو کەمی کردووە و تەمەناکەین کە ئەم شەپۆلە لێرەوە کۆتایی بێت چکە ئێمە وەرزێکی گەرمایتریشمان لە پێشە بۆی خۆمان حازرکەین بۆ مەسلەی بەرەنگار بوونەوە سکچون و ڕشانەوە. بەڵێستا زۆر سپاس. سپاس بۆ دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ڕوونکردی بە خێراتی دووبارە.